دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان ئەم ساڵێکی دارایی چۆن دەبێت بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دکتۆر وای لێهاتوار جەنابەت دەردەکەوی فەرمانبەران دەڵێن بەخوا موچە کێشەیەکی تێدایە بۆیە دکتۆر دەیەوێ بۆمبەکان باسکاتەوە دیسان. سپاس کاکەڕانکۆ ڕێز و سەڵام لۆ جەنابت و لۆ بینەرانی خۆشەویست وەلۆ فەرمانبەرانی خۆشەویست لە هەرێمی کوردستان. بەحقەت ئەزانی ئەو سوالەی جەنابەت سوالێکی تۆ زۆکەک ینی پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر هەیە کە ڕوونی بکەینەوە. ئینشاءڵڵا مسبقەن با بڵێم هیچ مەترسێک لەسەر موچە نییە. ئیمساڵ جەنابەت دەزانی کە لەبەر ئەوەی ئیتیفاقێکی نەوتیش لە بینی هەرێمی کوردستان و بەغدا هەیە و درێژ کرایەوە لۆ سێمانجی تر و ئەگەر لە خلالی ئەو ساڵ بودجەش بە زووترین کاتجێ ینی ئامادە نەکرا و پەسەند نەکرا بە تەسەوری من ئەو ئیتیفاقیە دائیمەن نوێ دەکرێتەوە تا ئەو کاتێک کە بودجەدا دەندرێت لە عێراق. لۆیە هیچ کێشەیەک لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست نابی. موچەکان هەمووی دێت ینی ئینشاءڵڵا تەنها دەمەوێت یەک خاڵ باز بکەم فقط لێرە ئەویش ئەوەیە کە موچە تاخیربوون ینی دوو خاڵی یەکەم ئەوەیە تاخیربوونی موچە مرتبط بوو بەوەی کە عەجزی نەختینە لە عێراق هەبوو. طبعا من دایمەن گۆتیتم عێراق عەجزی نەختینەی نییە بەڵام عەجزێکی نەختینەی دروست کراو بوو لەلایەن هەندێک کەس لە حکوومەتی عێراقیش نەک لە هەرێمی کوردستان چاوت لێبی سوکەڕاتبی خۆشیان تاخیر بوو تا ئێستا هەمووی تەواو نەکرایە. ئەنجا ئەوە تەنها ئەوە بووە سەبەبی ئەوەی کە با بڵێن تاخیر ببیت. مەسەلەی 120 ملیارەکە ئیتیفاقەکەیە لە بینی هەردوولا کاتێک کە دەست دەکرێت بە با بڵێن ئەو ڕێگایانەی کە پێویستە لۆ بیگرنەبەر لۆ ناردنی هەرێمی کوردستان لەوێ ینی هەرێمی کوردستان دوو جێهەتی هەیە لە بەغدا طبعا بە شەفەویە ئیشەکە نەک بە کتابی ڕسمی یەکێکیان کە بەڕێز کاکفارسە وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا دایمەن ئەو لە ئیتیساڵە زیاتر لەگەر وەزارەتی دارایی و لە ناو وەزارەتی داراییش فەرمانبەرێکی متابعی هەیە هەرێمی کوردستان ئەو فەرمانبەرە متابعی ئیش و کارەکانی هەرێمی کوردستان دەکات لە ڕێگای ئەوان دەزاندرێکە وا دەستکرا بە ڕێو شوێنەکانی ناردنی پارە لە هەرێمی کوردستانی عازە دەنە هەولێر لە ئەوەی 120 ملیارەکە بنێرن خۆش بەختانە هەرۆک خۆت باست کرد ئەوڕۆ 120 ملیارەکە ناردراوە ئینشاءڵڵا لە منتەسەفی هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا ینی ئەزعف الئیمان لە ناو هەفتەی داهاتوو موچەی هەرێمی کوردستان دێت. باشە بەنسبەت مانجی دوو سێش بەس دەمەوێت تەواوی کەم بەنسبەت مانجی دوو سێش هیچ ئیشکالێک نییە و بەنسبەت مانگەکانی تریش هەروەکو باسم کرد ئیتیفاقەکە ئینشاءڵڵا درێژ دەکرێتەوە ئیشکال نییە. تەنها عێراق یەک مشکلەی هەیە عێراق دائیمەن بەهانە بە دوای بیانوو دەگەڕێت ینی هەمومان ئەو حەقەتە دەزانین بە دوای بیانوو دەگەڕێت یەک بیانویان لەدەستە ئەگەر خوا نەخواستە کاوەش نابی تەوان تشکیلی حکوومەت تاخیر بووە بودجەی ساڵی 2026 ئامادە نەکرا ممکنە لە مانجی 11 و 12 کێشەمان لۆ دروست بکەن بیناەن لەسەر مادەی 13 لە قانونی ئیداری مالی کە دەڵێ یەک لەسەر 12 سەرفی فعلی لە هیساڵی پێشووتر سەرف دەکرێت و لەبەر ئەوەی ئەو دوو مانگەلۆ هەرێم سەرف نەکرایە ئەوان لە ئێستاوە خۆیان ئامادە کردیە لۆ ئەو مەوزوعە بەڵام ئەو مەوزوعە طبعا بەتەکید نامینیت لەبەر ئەوەی مطمئن بە کە لە خلالی چەند ڕۆژی داهاتوو مەسلەی سەرۆک کۆمار و مەسلەی سەرۆکی حکوومەت تەواو دەبیت بە دوای بیانوو دەگەڕێ ئامادە دەکرد دەڵی بەغدا بە دوای بیانوو دەگەڕێ هەرێم بۆ بەغدا بیانوو بڕ ناکە یان هەرێمیش بەهانەی دەداتە دەست نە هەرێم بیانووی نەدایتە دەستەماشەی ئێستا دوو خاڵ هەیە کە لۆتی باز بکەم هیچ سوچی هەرێمی تێدا نییە یەکیان ئەو خاڵە بوو کە تازە باسم کرد طبعا مەسلەی موچە حەزەکەم یەکشت بزانی کاکەڕانکۆ کاتی خۆشی لە قانونی ئوسولی محاسباتی عێراقیش و وەکو عورفەکیش لە دنیا موچە پێی دەگوترێ مەسروفاتی مقننە ینی نەداخلی مەسروفی فعلیە بیت و نەداخلی یەک لەسەر 12 دەبیت کە باز دەکرێت موچە وەکو خۆی دەبێ بدرێ
ئەوە هیچ مەجای تێدانە لۆی ئەوان ئەو بیانوە دەگرن بیانوەکەیان غیر قانونیە. بیانووی دووەم مەسەلەن کە هیچ سوچی هەرێمی تێدانە ئەویش ئەوە بوو کە جەنابەت تازە لە مقدمەکەی باست کرد دیوانی ڕقابەی مالی تقریرێکی ڕۆژی سێشەممەدا بۆ ئەنجومەنی وەزیران کە بەغدا لە خلالی ئەو 3 ساڵە واتە 23 زیاتر لە حسەی هەرێمی کوردستانی نردیتە بەغدا. طبعاً ئەوە هەر زۆر دوورە لە ڕاستی بەداخەوە دیوانی ڕقابەی مالی بەڕەغمی ئەوەی خەڵکێکی زۆر با بڵێن زانای تێدایە بەڵام ئەو خەڵکانی کە دەسەڵاتدارن بە سیاسی دەکەن شتەکان ئەزانی بە سیاسی یانیمە هەندێ مەسەلە بەرامبەری هەرێمی کوردستان بە سیاسی دەکەن دێن بە دوای ئەو نەوە بیانوانە دەگەڕێن کە ئەو برادرانە بەداخەوە سەر تاپا با بڵێن غەڵەتیان کردێ بەرامبەری بە هەرێمی کوردستان لۆ چونکە لە ساڵی 2023 کە ڕانکۆ ئێمە لە مەسلەی موچە بە ڕێعایی ئیجتیماعیەوە تەبعاً 10 تریلیۆن و نیومان هەیە ئەوان لەو 10 تریلیۆن و نیوە کەمتر لە 10 تریلیۆنیان نردبوو وا بزانم لە حدودی 9 تریلیۆن شتێکی وە واتە کەمتر لە تەخسیسی ئێمەیان نردیە. لە ساڵی 24 کە جەداولەکان چوون تعدیل کرا لە پەرلەمان حسەی هەرێمی کوردستان لە مەسلەی موچە زیاد کرا و بە ڕێعایی ئیجتیماعیەوە لە ساڵی 24 بووە 12 تریلیۆن و نیو ئەو لەو 12 تریلیۆن و نیوە کەمتر لە 10 تریلیۆن لۆ هەرێمی کوردستان هاتیە. طبعاً ساڵی 25 احتیمال دەکاتە سەر 24 نەک سەر 23 کەواتە لە 24 کات و 12 تریلیۆن و نیوت هەبووە ئەو کەمتر لە 10 تریلیۆنی لۆ هەرێمی کوردستان نردیە. ئیدەن ئەوان ئەسڵەن کەمتر لە تەخسیساتی هەرێمی کوردستانیان نردیە بەڵام بیانوەکەیان چییە ئەوان دەڵێن ئێمە بە دوای مەسروفی فعلی دەگەڕین هەروەکو بە جەنابتم گۆ ئەوەلەن بە شکلێکی عام بە گوێرەی قوانین موچە داخلی مەسروفاتی فعلی نابی ئەوە یەک دوو قەراری مەحکەمەی ئیتیحادی کە لە سەرەتای ساڵی 2023 دەرچووە بە تەواوی مەسلەی موچەی لە مەسروفاتی فعلی دوور کردەوە. لۆیە ئەو برادرانە نەک جارێک غەڵەتن ئینەما مکعب غەڵەتن بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڵام هەروەکو باسم کرد لەبەر بە سیاسی بوونی قەزیەکان بە دوای ئەو بیانوانە دەگەڕێن لەوەی کێشە دروست بکەن کە ئینشاءڵڵا وانە نابنە کێشە چونکە ئێمە جوابی خۆمان هەیە لۆیە. زۆر باش دکتۆر ڕەنگە فەرمانبەرێکی بەڕێز ئێستا بڵێ باشە هەرێمی کوردستان کە بەپێی ئەو ڕێکەوتنی کردوێتی دەبێ مانگانە 120 میلیارد بدا بە بەغدا بۆ ئەوە پێنجی مانگی دووە ئەمڕۆ ئەمپارێ دەنێرێ ینی بۆ مەسەلەن لە 15 یەک ئامادەی نەکردووە لە 20 یەک ئامادەی نەکردووە بۆ ئێستا دەینێرێ ینی بۆ دەیخاتە ئێستا و خۆشی دەزانێت دوسێ ڕۆژی پێ دەچێت تا لە بەغدا ئۆکەی دەکرێ و ئیعاز دەدرێ و دیسان پارە تەحویل ینی ئەمە با بڵێن خاوە خاو نییە ئەمە جۆرێک لەو بیانوە نییە کە دەڵێن هەرێم دەیداتە دەست بەغداوە بۆی موچە دواکێ دەزانی ئەوەش بەڕاستی پێت بڵێم دروستکردنی لە بەغداوە دروستکردنی کێشەیە لۆ هەرێمی کوردستان بەرامبەر لۆ حکوومەتی هەرێم بەرامبەر بە فەرمانبەرەکانی چکە ئەوەش دوو مغاڵەتەی تێدایە حەزەکەم بزانی لەبەرەوەی بەس خەڵک جەنابەت دەزانی هەموو خەڵکە کە ڕۆشنبیری مالی نییە و نەک زۆر کەمیش خەڵک با بڵێن شارەزایی قوڵیان لە مەسایلی مالی هەیە شارەزایی سەطحیان هەیە بەس شارەزایی قوڵیان نییە. ئەوە دوو خاڵە خاڵی یەکەم باسم کردە من لە بیدایەت ئیتیفاقەکە وایە هەر وەخت ڕێکارەکانی نردنی پارە لۆ هەرێمی کوردستان موچەواتە لۆ هەرێمی کوردستان دەستی پێکرد داوا دەکەن 120 میلیارەکەیان دەدرێتی ئەوەش مەسلەی نەبوونی سیقەیە لە بینی هەردوو حکوومەت ئەوە حالەتێک حالەتی دووەم کە من باسی بیانوو دەکەم لە بەغدا کاکە ڕانکۆ ئەوەی ئەلفوبای محاسبە بزانی علمی محاسبە دەزانی کە لە علمی محاسبە شتێک هەیە بە ناوی مەقاسە باشە خۆ بەغدا پێویست بەوە ناکا بڵێ 120 میلیارەکە بنێرن تا ئەمن 960 میلیارەکەت لۆ بنێرم نا مەقاسەی بکە ئێمە جاران ئەمن کە لە بەغدا بووم مەقاسەمان دەکرد لەگە هەرێمی کوردستانە و ئیراداتەزانی مەسەلەن دەمانگوت هەرێمی کوردستان ئیرادەتەکەی لە خلالی ساڵێک 300 میلیارە لە مانجی ئەخیر لە مانجی 12 300 میلیارەکەمان لە تەخسیسی هەرێم دەبڕی و باقیمان دەنارد ئەوە پێی دەڵێن مقاسە یعنی واتە ئەگەر بە دوای بیان و نەگەڕێن خۆلای خۆتان 120 میلیارەکە ببڕن لە 960ەکە ئەوەی خۆتانە حەقی خۆتانە کە دەبێ هەرێم بینێری
ئەوەی تر لۆ هەرێم بنێرن سیرکە یعنی بە دوای بیان و ئەمە لۆێ دەڕێن بە دوای بیان و دەگەڕێن کە ئەوە ئەگەر هەر ئینسانێک ئەلفوبایی محاسبە بزانی دەزانی کە لە علمی محاسبە مەقاسە هەیە و مەقاسە زۆر ئاسانە نایەوێ ئەو کێشەیە دروستکەن لە 120ەکە بنێرە ئەنجامت لۆ دەنێرم یعنی ئەزانی بیانووە بەڕاستی ئەمە ڕوون بێ لای خەڵک کەواتە ئەوە بەغدایە ئیعاز بە هەرێمی کوردستان دەدا دەڵێ من ئامادەم موچەتان بۆ بنێرم 120 ملیارەکەم بۆ بنێرن نەگەوەی بۆ نمونەی سە دە ڕۆژی تر هەرێمی کوردستان 120 ملیارەکە بنێرە یانەی نێرێ یعنی گرنگ نییە ئەگەر وەزارەتی دارایی عێراق نەڵێ بینێرە ئێمە ئامادەین بۆی کە موچەکەتان بۆ بنێرین. بەڵێ بزۆبت کاکەڕانکۆ ینی با بڵێن مەسەلەن ئەگە هەرێمی کوردستان لە 20 مانجی داهاتوو 120 ملیارەکەی نار لە خۆیەوە بەبێ بەغدا ممکنە دیسان معاشەکە دوو هەفتەی پاشی ئەوە بێت چکەوان ئینتیزاری ڕێکارەکانی خۆیان دەکەن معاشەکانی خۆیان سەرف دەکەن ئەجا دواتر معاشی هەرێمی کوردستان سەرف دەکەن ئەزانی لۆێ ئەوە ینی بەڕاستی ئێمە پێویستە مەسائلەکان بە سیاسی نەکەین مەسائلی موچە مەسائلی مالی بە سیاسی نەکەین و وەکو خۆی باسی بکەین نەزانی ئەوە زۆر زەڕوریە کاکەڕانکۆ جەنابەت جوان باست کرد بەڵێ بزەبت وایە باشە دکتۆر ینی ئاماژەکانی ئەم سەرەتای ساڵە چیمان پێ دەڵێن ئەوە دەچینە ناو ینی موچە لە ڕەنگە لە دەی دوایتر خەڵک موچەوە بگرێت ڕەنگە چونکە ئەمڕۆ 5 مانگە حوتوەشی ژەگەر بێ 34 ڕۆژی پێ دەچێت یانێکرێ بڵین مانگی دوو بۆ خۆی 20 ڕۆژە ینی نیوەی مانگی دوو موچەی مانگی یەک وەرەگرین ئەمە ئاماژە نییە بۆی کە ئەم ساڵی ژەنگە موچەیەک دوو موچە خوانە خواسە نوقڵانی خراپ لێ نادەین بڵێن لە ئێستەوە وا دەڵێن بەڵام دەفەوتێ نەخێر کاکەڕانکۆ ئەو سەبەبە باسم کرد سەبەبەکە عەجزی نەختی نەبوو لە بەغدا لۆیە معاشی خۆشیان ینی معاشی خەڵکی خۆیان ئێستا زۆر خەرکی متەقاعدیش تا ئێستا معاشەکەی نەدراوە بە تەواوی لە بەغدا کارۆکو جەنابەت باست کرد ئەنجا لۆیە معاش بەعام لە عێراق تاخیر بوو لەبەر نەبوونی نەختینە و نەبوونی نەختینە شەروەکو ئەمن لە بیدایەت باسم کرد مەسەلەیەکی دروست کراوە لە عێراق بەداخەوە هەندێک جیهات لە پشتینە لۆی مەشاکل حتا لۆ حکوومەتی عێراقیش دروست بکەن نەک تەنها لۆ ئێمەها لۆ حکوومەتی عێراقیش مشکلە دروست بکەن ئەنجا وەسوئی ئیدارەدانی مالیەی دەوڵەتە لە عێراق ئەوەش بوویتە سەبەبی ئەوەی کە مەسەلەی نەختینە بەڕاستی ئەو عەجزەی لۆ دروست بی نەخێر لە منەوە وەرگرێتەوە زانی قسەکاری من ماشەڵا هەمووی هەر کۆنکریتی بووە جەنابەت دەزانی قەتەوە من ممکنە 15 ساڵ زیاترە قسە دەکەم ڕۆژێک نوانە بۆ کە قسەکەی من وەکو خۆی دەرنەچیت ئەنجا لۆیە لە منی وەرگرن موچەخۆرانی هەرێمی کوردستان مطمئن بن کە ئەوە نابیتە کێشە تاخیربوونەکە لەبەر مەسەلەی نەختینەیە و ئینشاڵڵا لە مانجی دوو ئەگەر وەزعی نەختینەی عێراق چابوو خەڵک ممکنە معاشەکەی خۆی لە 28 و 27 مانگ وەرگریت دەزانی کاکەڕانکۆ ینی ترس نییە لەو جانبەوە زۆر باشە دکتۆر ئەم ساڵ هەرێمی کوردستان هەر باسی موچە دەکا هەر داوای موچە دەکا یان ئەوەی کە هەرێمی کوردستانیش بە تەمایە لە ئێستا بە دواوە داوای کۆی بودجەکەی بکا لە عێراق وەڵای هەرێمی کوردستان نەک دەبوایە بە تەمامی ئەزانی بە حقەت بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کە مەسئولن لە مەسائلی مالی دەبوایە لە مانجی نۆی 2025 نەک لە ئێستاوە نەخێر لە مانجی نۆی 2025 دەبوایە داوای حسەی هەرێمی کوردستان بکەن لە بودجەی عێراق ئەزانی هەموو حسەی خۆت لۆ چونکە قانونی موازنەی عێراقی هی ساڵی 23 دەڵێت لە مادەی 12 طبعا لە ئەلف و باوجی مودال هەندێک شروطی دانایە بەس شەرتەکان زیاتر لەسەر مەسەلەی نەوتە تەسلیمکردنی نەوت و تەسلیمکردنی نیوەی داهات ئەنجا کاکە ڕانکۆ دەڵێت لە بڕگەی ها لە هەمان مادە دەڵێ ئەگەر هەرێمی کوردستان ئەو شەرتانەی جێبەجێ کرد ئەوە ئەو کات واجبە لەسەر وەزارەتی دارایی فیدرال کە حسەی هەرێمی کوردستان لە بودجەی فیدرال بنێرێت بزانە حسە نەک تەنها موچە ئینجا هەروەکو بە جەنابتم گوت ئەوەلاً موچە لە مەسەلەی مەسروفی فعلی دەرچووە کەواتە موچە وەکو خۆی دەبێ سەرف بکرێ هەموو مانگ وەکو خۆی دەبێ سەرف بکرێ ئەوە هیچ ئەوە حالەتە بەڵام بەشەکانی تر لە بودجەی تەشغیلی و بودجەی ڕئیسمالی کە ئیستیسماریش دەگریتەوە
دەبوایە لە مانجینەوە عێراق چەند نسبە وەکو نسبە چەند لە سەتی لۆ خۆیان سەرف کردیا دەبوایە ئەوەندە لە سەتیش لۆ هەرێمی کوردستان سەرف بک بە گوێرەی قانونی موازنەی ساڵی 23 24 25 لە پترۆ دۆلار بە هەمان شکل لە پەرەپێدانی پارێزگاکانیش بە هەمان شکل واتە چار غەدری لە هەرێمی کوردستان کردیە لە بودجە حکوومەتی عێراق یەکیان ئەو حەوت فەسڵی تر 6 فەسڵ عەفوەن 6 فەسڵی تر لە بودجەی تەشغیلی کە دەبوایە بە نسبە ئەوەیان مەسروفی فعلی دەیانگریتەوە چاوت لێبی دەبوایە چەندی لۆ خۆی سەرف کردی لە بودجەی تەشغیلی ئەوەش لۆ هەرێم بنێری لە بودجەی ئیستیسماری دەبوایە چەند لە سەد لۆ خۆیانی سەرف کردی ئەوەش لۆ هەرێم بنێری لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان دەبوایە چەند لە سەد لۆ خۆی سەرف کردی ئەوەندە لە سەتیش لۆ هەرێم بنێری لە پترۆ دۆلار چەند لە سەتی لۆ ئەو پارێزگانەی کە نەوتی تێدا ئینتاج و تەسویە دەکرێت بە هەمان نسبە دەبوایە لۆ هەرێمی کوردستانیش بینێریت لۆیە بەڕاستی غەدرێکی یەکجار زۆریان لە هەرێمی کوردستان کرد لە بودجە دەبوایە برادەرانی ئێمە ئەوانەی لە بەغدانە من گلەیم لەوانە ئەوانەی کە لە بەغدانە دەبوایە ئەو حەقەتانە بزان بەڵام ممکنە هەندێک جار لەبەرەوەی خەڵک هەبوو خەڵکە شارەزاییەکی قوڵی هەروەکو باسم کرد مەسلەی مالیە پێویستی بە شارەزاییەکی قوڵ هەیە کاکەڕانکۆ پێویستی بە شارەزاییەکی سەتحی نییە ئەمن لەبەر ئەوەی چەند ڕۆژێک لە مالیە ئیشم کردی یان ئەوم کردی بەڵێم لە مال نەخێر مالیە علمە لە هەمان کات طبعاً خیبڕەشە کە لەبەری زۆری برادرانی ئێمە بەڕاست زۆر بێ حساب یعنی باوەڕ بکە ئەو هەموو قومبەلانەی لە ساڵی 23 24 25 لەناو موازنە هەیە زۆر بە ئاسانی بە شکلێکی علمی و منطقی دەتواندرا هەمووی چا بکرێت و دەکشکرێ لە بودجەی 26 طبعاً دەبێت چا بکرێت ئەوانە ئەنجا لۆیە ئەمن گلەیم لەو برادرانەی بەغدایە دەبوایە لە مانجینەوە داوای حسە بکەن لە هەرێمی کوردستان نەتەنها موچە بەداخەوە ئەوان زەربەیەکی گەورەیان لە هەرێمی کوردستاندا دوو موچەشیان نەنات نەکتەنها حسە بنێرن دوو موچەش لۆیە ئەمن دەرێم طبعاً و پێشت برێم شتێکی ینی طبیعیە چونکە ماشاءالله کوردستان و عێراق هەر لە کۆنەوە هەمیشە با بڵێین ئەوان دژی ئێمە بوون و زەربەیان لەمەدایە جاران بە تۆپ و تیارە ئێستا یانەوێت لە ناحی اقتصادی ئەوانە زەربەمان لێ بدەن حەقەکی طبیعی خۆشیانە خۆیان وا حساب دەکەن کە ئێمە با بڵێن ڕەفیقی ئەوان نین ناڵێم دژمنی ئەوانین نا بەس ئێمە ڕەفیقی ئەوان نین بەڵام ئێمەش دەبێت بالمقابل خۆمان ئامادە بکەین لۆ ئەو زەربانەی کە ئەوان دەیانەوێت لە ئێمەی بدەین ئەو زەربانە پوچەڵ بکەینەوە بە شکلێکی علمی و منطقی باشە دکتۆر زۆر جار ڕخنە لەو کەسە لەوانە دەگری کە لە بەغدان و هەندێک شت بەسەریاندا تێدەپەڕێ دواتر ئەس پێ دەکرێت ئەو لە سەروبەندی پێگەێنانی حکوومەتی نوێ عێراقین داوات لێ نەکراوە بستە بەغدا نەخێر کاکەڕانکۆ ئەو داوایە لە من نەکرایە تا ئێستا بەڵام هەروەکو بە جەنابتم گۆجاران ئەگەر خەڵکێکی تر مفاوەزاتی دەکرد لە مەسەلەی تشکیلی حکوومەت ئێستا بە نسبەت ئێرە جەنابت دەزانی لیژنەکە گۆڕایە لیژنەکە بە سەرۆکایەتی کاک فازڵ میرانیە تاوان مطمئنیشم کە جانبی یەکێتیش ئەو جارە خەڵکێکی شارەزا لە لیژنەکەدا دەنێت لۆی بتوانن لەگە حکوومەتی عێراق بکەونە گفتوگۆ و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بە شکلێکی ڕێک و پێک و بە تەفاسیل لە ناو ئیتیفاقیەی تشکیلی حکوومەت بچەسپینن لە ئەوی جارێکی تر ئێمە تووشی ئەو هەموو مشکلانە نەبینەوە کە ساڵانی ڕابردوو تووشی بوون. دکتۆرانی باسی موچە کراوە با بڵێن کە بۆ تشکیلی حکوومەت مۆڤدانەیەکتر دەبینن موچە بووە بە بابەتی سەرەکیان زۆر زار خەڵکی کوردستان دەڵێ ئەوی بە خەیاڵیان دانەیە موچێ باسی پلە و پۆست و وەزارەتوانە لەگەڵێکتردا دەکەن. بەخدا زانی مەسەلەکە هەموو ینی هەموو شتێک ماشاءالله لە عێراق و عێراقیەکان چاوەڕوان کراوە جەنابت دەزانی بەڵام بە تەسەووری من ئێمە ئەگەر دەستێکی بەهێزمان لەناو وەزارەتی دارایی هەبی لە مەودووە چونکە نەفتەکەمان تەسلیم کردیەوە نیوەی ئیراداتیش تەسلیم دەکەین بە تەسەووری من ئیتر دەبێ موچە نەبیتە خەبەر خلاص ینی بەس بە شەرتە کە ئێمە دەستێکی بەهێزمان هەبی چونکە زۆر کێشە لۆ هەرێمی کوردستان لەناو وەزارەتی دارایی دروست کرایە و وەزارەتی دارایی خۆشیان نینە باڵکو دەست لە پشتیان هەیە کە ئەو کێشانە لە هەرێمی کوردستان دروست دەکرێت
بەڵام ئەگەر دەستێکی بەهێزمان هەبی لە ناو وەزارەتە بە تەسەوری من موچەئیتر لەبیرەکرێت دەبیتە شتێکی زۆر احتیادی و مانگانە لە کاتی خۆی دێت و خەڵک موچەی خۆی وەردەگریت بەبێ ئەوەی ئەتوو خۆتی پەیماندی بکەی یا کاکسەنگەر خۆی مادی بکایە ڕۆژان خان هەر پێویست ناکە کەس خۆی پێوەماندی بکات شتەکە وەکو خۆی دێت و دەڕوات دەمینیتەوە مەسلەی حسەش هەر وەکو باسم کرد بە هەمان شکل دەکەویتە ناو مەسروفاتی فعلی بەڵێ لە عێراق چەند لە سەد سەرف دەکرێت ئەوەندە لە سەتیش دەبێ لۆ هەرێمی کوردستان سەرف بکرێت لەو بورگانەی کە باسم کرد دەمینیتەوە سەر تشکیلەی حکوومەتی نوێ دەمینیتەوە سەر چەند بەهێزبوونی کورد لە بەغدا خۆ جەنابەت زۆر باش دەزانی بەڕاستی پێت بڵێم کورد لە بەغدا زۆر زەعیف بووە لە ینی ئەوە تقریبان ممکنە 8 ساڵە ینی زۆر لاواز بووە و ئەوەش برادرانی خۆشمان هەستی پێ دەکەن ینی حتا من جارێک ئیشەکەم لای وەزیرێکی زۆر بەڕێزە بوو تەلەفۆنم لۆی کردلۆ ئیشەکەیشی خۆم بوو وتی بەسەر چاولۆتەکەین بەس کاکە دکتۆر ئەو زمانە زمانی ئێوە نیە وەزع زۆر گۆڕایە لە بەغدا و هەست بە زەعیفبوونی کورد دەکەن بە لاوازبوونی کورد ئەجا لۆیە ئەمە دائیمەن داوام لە هەردوو حزب بە سەرچێکە بە تایبەتی هەموو حزبەکان تاوان بە یەکەوە ئەگەر بکرێت بەڵام دوو حزب بە سەرچێکە بە یەکەوە پێویستە تەنسیقەکی زۆر باش لە بینیان هەبی لەسەر ئەو مۆزوعانە خاستن ئەگەر اختلافی وجهەتی نەزەریش هەبی لە وجهەتی نەزەر بەڵام دەبێت لە مەسائیلی کە مرتەبیتە بە مافی دەستوری هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بە یەک دەست ئیش بکەن بەڕاستی و بە یەک ئیتیجاه ئیش بکەن و لەمە دووە زیاتر محاولە بکەن کە کورد بەهێز ببیتەوە لە بەغدا و من پێشتریش گوتیتم وڵی پێویست دەکا هەردوو حزب بەڕاستی لە فترەی داهاتوو مەکتەبێکی سیاسی مسەغەر لە بەغدا دابنێن بەڕاستی پێت بڵێم لەوەی ئەو تەنسیقە دروست بکەن هەم لە ناو کورد هەم لە بینی کورد و با بڵێن جانبی عەرەبی ئینجا سوننەبی شیعە لۆیە دەبی ئێمە بمانەوێ نەمانەوێ ئەوڕۆ مافەکانمان لە بەغدان مافە دەستوریەکانمان لە بەغدان دەبێت زۆر زیاتر خۆمان بەهێز بکەین لەوەی بتوانین ئەو مافە دەستوریانەی خەڵکی هەرێمی کوردستان وەرگین نەک مافەکانیان بخورێت وەکو ئەو ساڵانەی پێشووتر. سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان بەرنامەکەم جارە ینی تا ڕادەیەک گەشتبینیانە بوو ینی بەرنامان زۆر کرد بەداخۆ جاری وا بۆموت سەکان واقعین بەڵام ڕەشبینانن بۆ خەڵک بەزەم جارە گەشتبینانە بوو بە هیوایەوەی کە دەڵێ وا دەربچێ وەک بەڕێزت دێڵی هیچ موچەیەک نەفەوتێ ئەم ساڵێکی دارایی باش بێ بۆ خەڵکی کوردستان. کاکەڕانکۆ ئاخر قسەم ئەوەیە ئەمن ڕەشبین نیم لە حیاتم ڕەشبین نەبوویمە بەڵام ئەمن دەبی حەقیقەتەکان بڵێم وەکو خۆی ئەزانی ئەنجا ئەو حەقیقەتانە هەندێک جار تاڵن هەندێک جاری شیرنن ئەمن ناتوانم هەندێک مەسائل لی بسوڕێمەوە درۆیەک لەو لای بین و شێرێک لەو لای پڵینگەک لەو لای نا ئەمن حەقیقەتەکان وەکو خۆی دەڵێم ئەوەیە مشکلەکە ئەنجا هەندێک زار حەقیقەتەکان تاڵن بەڕاستی پێت بڕێم وەکو ئەو دوو موچەی کە فەوتا خۆ من 4 مانگ پێشتر خەبەرمدا لە ڕێگای جەنابیشت بەدێ بەس ئەوە حەقیقەتە ئەمن دەبی حەقیقەتەکە بڵێم با تاڵیش بی چ بکەین چارە چییە؟ سپاس دەکەم دکتۆر بە هیوایەوەی تر حەقیقەتەکان شیرین بن خۆش بن مژدە بەخش بن زۆر سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی بەڕێزان بەردەوامە بین لە دوای شوێکی کورد.